خی گەورە دەفەرمێ قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون پێیان بڵێ بۆ ئایا ئەوانەی کە علمیان هەیە و شت دەزانن لەگەڵ ئەوانەی کە علمیان نییە و نازانن وەکو یەکن قەت وەکو یەک نین لە ئیسلامدا ئەوانەی کە علمیان هەیە پلەیان بەرزترە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێ فضل العالم على العابد كفضل القمر في ليلة البدر على سائر الكواكب فضل مقامی مرۆڤی زانا بەسەر مرۆڤی چاچی پیا و ساڵحی خواپەرست نەک خراپ وەکو چی وایە وەکو فەزڵی مانگی شەوی چواردە وایە بەسەر تێگڕای ئەستێرەکانی تر ئەگەر مەلاین ئەستێرە لە شەودا هەبێ بۆ نمونە شەوی یەکی مانگی هیجری کە دەڵێن ئەم شەو بۆ نمونە یەکی ڕەمەزانە مانگ نابینیت یا دوی ڕەمەزان سەیری شەوکە سەیری ئاسمان کە لە شەودا مانگ دیار نییە بەڵام بە مەلاین ئەستێرە شەوە زەنگە شەو تاریکە دنیا تاریکە بەڵام کەوترا ئەم شەو 15 ڕەمەزانە بۆ نمونە یا 15 شەوالە یا 15 شەعبانە کە گەیشتیتە ناوەڕاستی مانگ گەورەیە و بەتەنها مانگ زەویت بۆ ڕووناک دەکاتەوە یەک مانگ زەوی ڕووناک دەکاتەوە یەک عالم خێری زیاترە لە هەزارەها خواپەرست نەک لە هەزارەها پیا و خراپ فەضڵی عالم ئاوایە لە ئیسلامدا